بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. سپاس بۆ خوا کە جارێکی تر دەرفەتە بوو بە خزمەتەوەی عزیز و خۆشەویست شاد ببینەوە. بۆ هیوایی کە هەموو لایەک تەندروستێکی باشتان هەبێت و ئیدی بەرەبەرە کۆتایی بە کۆرۆنا دێت و دەگەڕێنەوە سەر ژیانی ئاساییمان و هەرچی زووە دەرگای مزگەوتەکانیشمان بۆ واڵا بکرێت بۆی کە لەم مانگە پڕبەرەکەت و خێری کە لە پێشمانە و سبەینێ دەستی پێ دەکەین مانگی پیرۆزی ڕەمەزان بتوانین لە مزگەوتەکانەوە پێشوازیەکی باشی لێ بکەین کە ئەگەر بێت و مزگەوتەکان داخرابن بە دڵنیاییەوە چێژێکیەوە تۆ ئێمەش لە مانگی پیرۆزی ڕەمەزان نابینین. بۆ هیوای هەرچی زووە دەرگای مزگەوتەکان بکرێنەوە. بینەرانی عزیز دیارە ئەو بڕگە و بابەتانەی کەم ڕۆ بۆمان ئامادەکردوون تەوەریەکەمیان تایبەتە بە پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە تایبەتی ئەگەر هات و دەرگای مزگەوتەکان نەکرانەوە. خۆ ئەمە حکوومەت هێرێمی کوردستانە لێشی دەوەشێتەوە ئەم بڕیارە دەرنەکات لەوەی کە دەرگای مزگەوتەکان نەکرێتەوە، بەڵام ئەو کات پێویستە ئێمە چۆن لە ماڵەوە ڕۆژوو بین و عیبادەتەکان چۆن جێبەجێ بکەین، چۆن پەرستشەکانمان بەجێ بگەێنین کە تەوەرێکمان هەیە لەم بابەتە و میوانێکمان دەبێت لە هەولێرەوە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین. تەوەری دووەمی بەرنامەکەشمان ناڕزاییەکانی شار و شارچەکانی هەرێمی کوردستان دەگوازینەوە بۆتان لەوەی کە هەندێک گردبوونەوە ساز دەکرێت لە چەند شوێنێکی جیاواز لە هەرێمی کوردستان لەسەر بڕیاری ئەنجومەنی وەزیران کە باس لەوە دەکات دەرگای مزگەوتەکان دەبێت تا دوای ڕەمەزان داخراو بن کە ئامانوێش پێنانی نیگەران کردووە داوایکردنەوەی دەرگای مزگەوتەکان دەکەن و لە هەندێک شوێن بە تایبەتی لە بەردەم قایمقامێتەکاندا گردبوونەوە ساز دەکەن ناڕزایی دەردەبڕن داواکارن هەرچی زووە دەرگای مزگەوتەکانیان بۆ بکرێتەوە. دیارە میوانێکی تایبەتیشمان دەبێت لەسەر پرسی فەراقی ئەم پشوەی کە ئەم پشوە ناچاریە کە بەهۆی کۆرۆناوە هاتە پێشەوە چه کاریگەریەک لەسەر پرۆسەی خوێندن لەسەر دەرونی خوێندکار دروست دەکات بە تایبەتی ئەگەرات و لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە خوێندن دەست پێ بکاتەوە ئایا پرۆسەی خوێندن چه کاریگەریەکی لەسەر دروست دەبێت و بە تایبەتی لەسەر خودی خوێندکار بە تایبەتی وەزارەتی پەروەردەش بڕیاریەوەی داوا دەبێت حتمەن تا کۆتایی یا تا دەستپێکی مانگینۆ تەنانە دەوری دووەمیش کۆتایی پێهات بێواتە ساڵی خوێندن دەبێت کۆتایی پێهات بێت و ساڵی خوێندنی لێ دەست پێ بکە کە بە دڵنیاییەوە فشارێکی زۆر لەسەر خوێندکاران دروست دەبێت و دەمانوێت لەسەرەوە بکۆڕینەوە بزانین ئایا چ کاریگەریەک دروست دەبێت هەم لەسەر خودی خوێندکار هەم لەسەر پرۆسەی پەروەردە. ئەم بابەتانە ئەمڕۆ بە میوانی تایبەت قسەوباسییان لەسەر دەکەین و ئێوەش لەگەڵمانە بن جگە لەمان هەندێک راپۆرت و زانیاری تایبەتمان بۆ ئامادە کردوون کە دڵنیان بەدڵتان دەبێت بۆیە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. وەک هەمیشە دەستپێک دەچینە لای پێشبینەکانی کەشوهەوە ئەگەرچی ئێستا لە هەندێک شوێن لە هەرێمی کوردستان بارانێکی خۆش و جوان دەبارێت بارانێکی بەهاری پڕبەرەکەت، بەڵام بابزانین پێشبینیەکان تا کۆتایی ئەمڕۆ لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان چۆن دەبێت.
لە پاش سەرهەڵدانی کۆرۆنا دیارە لێکەوتابووریەکانی زیاتر لەوە مەترسیدارترن کە ئێستا خەڵکێک تووشی خودی ڤایرۆسەکە ببێت بە تایبەتی لەسەر ئاڵوگۆڕی نرخی دراوەکان یاخود بەگشتی وەستانی بازرگانی لە جیهاندا بۆیە با پێکەوە بچینە لای نرخی دراوەکان لە دوای دابەزینی نرخی نەوتیش بزانین هیچ ئاڵوگۆڕ و گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکاندا هاتووە یاخود نا بە تایبەتی چمەن و لیرەی تورکی و دۆلار و ئەمانە بەراورد بە دیناری عراقی بزانین چه گۆڕانکاریەکە بەسەر هاتووە پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان دەبین. چۆن دەست بە ڕۆژوگرتن بکەین کە سبێنە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە ئایا دەستگرتن بە دەستپێکردن بە ڕۆژوگرتن تەنها ئەوەندە حسابە بڵێن با پارشەوەستین و بۆی کە برسیمان نەبێت بە درێژایی ڕۆژتێک بخۆین و ێوارەش بەربان بکەینەوە یاخۆت نا تا چەندە پێویستە مرۆڤی موسڵمان هەندێک ئامادەکاری باش بکات لە ڕووی دەرونیەوە لە ڕووی خۆحازرکردن بۆ پلان و بەرنامە بۆ جێبەجێکردنی عیبادەت و پەرستشەکانی دیکە لەوەی کە دەرفەتێکە مانگیە کاتۆتە پێشەوە دەرفەتێکە بۆی کە بتوانین تێیدا پەرستشی زیاتر ئەنجام بدەین لە چاو مانگەکانی تر و مرۆڤ ئامادەکاریەکی دەرونیش بۆ خۆشی ئەنجام بدات. لەم بارەیەوە لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت کە ئەویش بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا بانخواست. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاوی خوا لێبێت. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئایا وەک ئاماژەم پێکرد دەستپێکردنی گرتنی ڕۆژوو تەنها ئەوەندەیە بڵێ پارشێوەستین شتێک بخۆین بۆی بە درێژایی ڕۆژ برسیمان نەبێت یاخودەوە ئامادەکاریانە چین دەبێت تا کێکی ڕۆژووگر یا ڕۆژوان خۆی بۆ ئامادە بکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة إخوة لجنابي مامۆستا جەلال خی گەورە پایدار بێت و ئەم کاتتان باش ڕەحمەتی خوای میهرەبان سبحانه وتعالى بڕژێ بەسەر جەنابتان و بینەرانی خۆشەویست و عزیز. طبعا ئێمە چۆن پێشوازی لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بکەین و چۆن قەدر و فعلا ئەو بایەخەی پێ بدەین کە شیاوی ئەو مانگە بەڕێزەیە. طبعا مانگی ڕەمەزان خوا سبحانه وتعالى جای کردوێتەوە لە مانگەکانی دیکە بەوەی کە خۆی وەصفی کردووە و ناوی هێناوە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن. لەنێو ئەو مانگەدا قورئانی بەرز و بەڕێز خوا سبحانه وتعالى دای بەزاندووە و داوای لە مرۆڤەکان لە مسلمانان کردووە کە ڕۆتینیاتی ژیان بشکێنن و ئەوەی کە خۆیان پێوە دەگەر لە یانزە مانگەکانی تر لە مانگی ڕەمەزاندا جیاواز بێت. یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم ئامانجەکەشی دیارەکە لعلكم تتقون. فعلا مانگی ڕەمەزان بەس بۆ ئەوە نیە ئینسان هەندێک شتی ڕواڵەتی بگۆڕێت بەڵکو بۆ ئەوەیە خوا سبحانه وتعالى دەیەوێت ئێمە بە عەمەلی بەکردەیی ناخمان بگۆڕین سەرەتا لعلكم تتقون بە ئومێدی ئەوەی تەقواکار بن. ئەو تەقواکاریە ئەو تەقوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێکرد کە فەرمی ئەلا ئین التەقوى ها هنا التەقوى ها هنا سێجار ئاماژەی بەوە کرد کە تەقوا لە دڵایە لە سینە و ناخی ئینساندایە کەواتە سەرەتا خوا سبحانه وتعالى داوامان لێ دەکات کە ئێمە ناخ و دڵ و دەروونمان گۆڕانکاری بەسەردا بێنین هەم بەرامبەر بە خوا سبحانه وتعالى بەوەی کە تەوبە بکەین پەشیمان ببینەوە ڕوو لە خوا بکەین سبحانه وتعالى چاکەکانمان زیاتر کەین واز لە هەڵە و کەم و کورتەکانی خۆمان بێنین. ئینسان لە مانگی ڕەمەزاندا دیارە وازەحە هەمومان دەبینین کە زۆربەی هەرە زۆری کەسەکان خێزانەکان چاو دەجێڕنەوە بە با بڵێن هەندێک شتی ڕواڵەتی کە ڕەنگە خراپیش نەبێ ئەگەر مبالغەی تێدا نەکرێ و ئیسراف نەکرێ بەتابەتی لە مەوزوعی خواردن و ئەو شتی لەم جۆرە ئامادەکاریەک دەکەن لەو ڕوانگەیەوە. بەڵام زۆر گرنگیشە ئینسان چاو بە خۆیدا بگێڕێتەوە بە ناخی خۆی
ئایا لە ئاستی خوای پەروەردگار سبحانه وتعالى ئەو ناخە ئەو دڵە چەندە پاکە بەرامبەر بە خوا سبحانه وتعالى، چەندە محەبەتی خوای تێدا جێگیرە، چەندە ئینسان تەوبەی کردیە لەوەی کە لەو هەڵە و کەم و کورتیانەی کە هەیە کە کردوویەتی بە قسە بە کردار بەرامبەر بە نەفسی خۆی، بەرامبەر بە خانەوادە و خێزانی، بەرامبەر بە جیرانەکانی، هاوسێ و هاوپیشە و ئیلە ئاخیریه. پاشان کە تەوبە دەکا هەمیشە گوتراوە مانگی ڕەمەزان مانگی تەوبەیە، مانگی چاکبوونی زیاترە، مانگی دەست هەڵگرتنە لە هەڵە و کەم و کورتەکان. ئینسان ئەگەر لە نێو مانگی ڕەمەزاندا بێدار نەبێتەوە و هەست بە کەم و کورتەکانی خۆی نەکات و خراپیەکانی چاک نەکا و چاکەکانی زیاتر نەکا، بەڕاستی ئەوە بەڵگەی لەسەرەوە کە دڵەکە ڕەق بووە. ئینسان پێویستە بۆ ئەو دڵە بگرێت کە لە ڕەمەزانیشا بێدار نابێتەوە، لە ڕەمەزانیشا گۆڕانکاری بەسەردانەیە. پاشان بەرامبەر بە خەڵکیش عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێ دەفەرمێ کاتێک کە ڕەمەزان دەهات ئێمە هیچ یەکێک لە ئێمە جورئەتی ئەوەی نەدەکرد استقبالی مانگی ڕەمەزان بکات لە کاتێکدا لە ناخیدا مسقالە زەڕەیەک حقد و قین هەبێ بەرامبەر بە موسڵمانێک. یعنی هەم دڵی خۆمان خاوێن کەینەوە بەرامبەر بە خوا سبحانه وتعالى، هەم دڵیشمان پاکەینەوە بەرامبەر بە بەندەکانی خوا سبحانه وتعالى. اینجا شتەکانی تر عمل و کردەوەی ئینسانیش گۆڕانکاری بەسەردا دێت، چونکە ئینسان فعلا ناتوانێت ڕەفتاری خۆی، ئاکاری خۆی، هەڵس و کەوت و تەعاملاتی خۆی بگۆڕێ ئەگەر ناخی خۆی نەگۆڕێ. هەتا ناخی پاکتر نەکا و چاکتر نەکا و بە ئاوی تەوبە و پەشیمانی نەیشواتەوە ناتوانێت ئاکاریشی بگۆڕێ، تەعاملی ڕۆژانەی بگۆڕێ، بە جۆرێک بێت جێگەی ڕەزامەندی خوا و پاشان جێگەی ڕەزامەندی خەڵک بێ. ئەگەر وا بوو دڵ گۆڕا بە تەئکیدی ئەو کاتە ئاکاریش، ڕەفتاریش، گفتاریش دەگۆڕێت. هەر ئەوەشە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئاماژەیەک وەکو هەڕەشەیەک کە پێمانی فەرمووە من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. داوامان لێ دەکات کە ئێمە دوای ئەوە کە بەڕۆژوو دەبین يعني لەخوا دەکەین سبحانه وتعالى دەچین نێو مانگی ڕەمەزان پێویستە هەتا ڕەفتار هەموو شتێک گۆڕانکاری بەسەردا هاتبێ. بۆیە دەفەرمێ هەر کەسێک قسەی خراپ و نابەجێ و کردداری خراپ و نابەجێ واز لێ نەهێنێت ئەوە خوا سبحانه وتعالى هیچ پێویستێکی بەوە نیە ئەو ئینسانە کە خواردن و خواردنەوە لە خۆی حرام بکە، واتە خواردن و خواردنەوە کە ئینسان لە خۆی دەگرێت. بۆوەیە ئینسان فعلا گفتار و ئاکار و ڕەوشتەکانی بە ئاستێک بێ، بە شێوازێک بێت جێگەی ڕەزامەندی خوا و جێگەی سوودی خەڵک بێت. زۆر باشە مامۆستا. کەواتە هەندێک کەسن کە ڕەمەزان دێت بیر لەوە دەکەنەوە چۆن لە ڕۆژە زۆرترین کات بخەون و هەوەندە تەنها هیچ نەبخۆن و نابخۆنەوە، تەنها هەوەندە تا ئێوارە کە ڕۆژەکەیان بشکێن. ئایا ئینسانی مسلمان کاتێک کە دەڵێن ڕەمەزان دەرفەتێک و فرسەتێکە بۆ ڕۆژەوان کاتیدا پەرستشی زیاتر ئەنجام بدات، کەواتە دەکرێت چۆن سوود لە مانگە ببینین و پلان و بەرنامەیە کە دەبێت دابنین بۆ مانگە پیرۆزە و بۆ شەو ڕۆژەکانی دەبێت چی بکەین؟ بەڵێ دەست خۆش بێت مامۆستا جەلال خوای گەورە پایدارت کە طبعا کە ئێمە فعلا دەبێت وات سەیری مانگی ڕەمەزان بکەین. ئەو مانگە خوا سبحانه وتعالى ڕێزی لێگرتووە. مانگی ڕەمەزان مانگی عیبادەت و کۆشەشی زیاترە، مانگی خەوی زیاتر و تەمبەڵی و تەوەزەلی زۆرتر نییە. یعنی سیر کە زۆرێک لە جەنگ و جیهادەکان ڕوبەڕووبوونەوە و سەرکەوتنەکانی ئەهلی ئیسلام بەسەر بەرامبەرەکانیان بەسەر داگیرکار و تعداکارەکان لە مانگی ڕەمەزاندا بووە. قورئانیش کە خۆی خوا سبحانه وتعالى دای بەزاندووە لە مانگی ڕەمەزاندا شهر رمضان الذي أنزل فيه القرآن لە سوورەتی بەقەرە کە باسی قورئان کرابێت هەمووی بە وشەی دیکەی وەکو کتاب مەثەن ئاماژەی پێکراوە. تەنها یەک جار بە القورئان وشەی القورئان لە سوورەتی البەقەرە دابەزیوە، ئەویش لەو ئاەتەی کە باسی مانگی ڕەمەزان دەکا، ئەو ئاەتەی کە فەرمووی شهر رمضان الذي أنزل فيه القرآن، بەس لەوێدا وشەی القورئاندا لە سوورەتی البەقەرە هاتووە. بۆی تێبگەین فعلا مانگی ڕەمەزان مانگی قورئانە، زیاتر پەیوەست ببینەوە بە قورئان وەکو خوێندنەوەی، وەکو تەدەببور و لێوربوونەوەی. اینجا وەکو ئەوەش کە ئێمە بیکەین بە بەشێک لە ژیانمان، تەرجەمەی عەمەلی بیکەین بە تەرجەمەی ژیانمان. یعنی گرینگە ئینسان ساتەکانی طبعا خوا سبحانه وتعالى کە باسی مانگی ڕەمەزانی کردووە فەرموویەتی ئەیامە معدودات، چەند ڕۆژێکی دیاریکراون. سبحان الله ڕۆژەکانی مانگی ڕەمەزان خێراتر تێدەپەڕن بۆ کەسێک ئەگەر بە چاوی گەورە و ڕێز و حورمەتەوە سەیری ئەو مانگە بکات، ئەگەر بزانێت چەندە بەقیمەتە، ساتەکانی ئەو مانگە چەندە بەقیمەتن، دقیقەکانی چەندە بەقیمەتن، کە هەمووی مانگی یعنی مەوسیمی
بەڕاستی کۆکردنەوەی خێرە مەوسیمی کۆکردنەوەی توێشووە بۆ قیامەت بۆ سەربەرزی ئینسان نابێت کاتەکانی خۆی لە غەیری ڕەمەزانیشدا ڕاستی ئەوەی کە با بڵێن نووسن بووە بە بەشێکی وا یعنی زۆربەی کاتەکانمان زۆربەی ژیانمان بووە بە خەوتن ئەو شتێکی خراپە چونکە لە ڕاستیدا نووسن یان خەوتن بەش برای مردنە النوم أخو الموت یان دەوترێت نووسن مردنی گچکەیە کەواتە ئینسان نابێ ئەوەندە یعنی بخەوێ نە لە ڕەمەزان نەغەیری ڕەمەزان زیاتر لە پێویست بەڵکو گرنگی بدە بە عیبادەت بۆ نمونە لە عیبادەتەکان گەورەترین شت کە خوا سبحانه وتعالى داوای لێ کردوین ئینسان نوێژەکانی خۆی لە کاتی خۆیدا ئەنجامدا بە جەماعەت ئەنجامی بدا جا ئێستا ڕەنگە لە سەرەتای مانگی ڕەمەزان مزگەوتەکان ماڵەکانی خوای گەورە سبحانه وتعالى بە شێوەیەکی فەرمی نەکرابنەوە دەکرێت ئەو نوێژانە کە لە کاتی خۆی دەیکەین بە جەماعەت دەیکەین لە ماڵەوەش هەر ئەنجامی دەین بە هەمان زۆر اینجا پاشان لە خزمەتی قورئان بین خۆمان قورئان بخوێنینەوە بۆ خانەوادە و خێزانی خۆشمان هەر کەسێک کە تا ئێستا نەیتوانیوە فێری قورئان ببێ با خۆی فێر کات بەخۆی دەزانێت هاوسەری نازانێت بە هاوسەرەکەی فێر بکات منداڵەکانی با فێر بکات یعنی مەجلیسێکی مبارەک دانیشتگەیەکی مبارەک دروستکەن بۆی قورئان بخوێنەوە بە مدارەسەی بکەن هەندێک ئاەتیش تەفسیرکەن لە بینی خۆیانە پاشان سنەتەکان سنەتی نوێژ و سنەتەکانی دیکە ئەنجام بدەن ذکر زۆر ئینسان ذکرەکان ئەنجام دات ذکرەکانی بیانیان ذکرەکانی ئێواران ذکر سەڵاوات زۆر لەسەر پێغەمبەر بدا صلی الله علیه وسلم ئینسان لای کەم لە شەو ڕۆژێکدا بتوانێت 100 جار سەڵاوات لەسەر پێغەمبەر لێ بدا زۆر باش صلی الله علیه وسلم بە سەڵاواتی ئیبراهیمی اللهم صل على محمد وعلى آل محمد بەڵێ ئەگەر هاتوو دەرگای مزگەوتەکان نەکرانەوە هەرچەندە بە پێبڕیاری ئەنجومەنی وەزیران ڕەنگە تا دوای ڕەمەزان ئەو کات بکرێنەوە بەڵام ئەگەر هاتوو با بڵێن چەند ڕۆژی سەرەتایە چەند هەفتەی سەرەتاشی دەرگای مزگەوتەکان هاتوو نەکرایەوە ئێمە چۆن پەرستشەکانمان ئەنجام دێن ئایا ئیدی دەبێ بڵێن بۆ دڵ و دەروونەی کە لە ڕەمەزانانی پێشوو ئەنجاممان داوە بەو شێوازە نەبین خۆمان لە ڕووی دەرونیەوە لاواز بکەین و زۆر ئیهمال بین و گوێمان لێ نەبێ یاخۆت پێویستە لە ماڵەوە بە جەماعەت لەگەڵ ماڵ و منداڵ لەگەڵەوەی کە هەر لە ماڵەوەی جەماعەتەکان دەست پێ بکەین یا پلانی تازە چیە گەربێت و دەرگای مزگەوت نەکرایەوە و لە ماڵەوە بووین بەڵێ سەرەتا ئێمە ئومێدمان وایە ئینشاء الله تعالى کە ئەو بڕیاری با بڵێن نەکردنەوەی مزگەوتنەکان با بڵێن مراجعەیەکی بکرێتەوە بە ئومێدیەوەی کە دەرگاکان بکرێنەوە بە ئیجراعاتی تایبەت بە خۆپارێزی لە ڤایرۆسە ئەگەر لە سەرەتایش نەبێت لە چەند ڕۆژێک کە تێدەپەڕێت یعنی ئێستا هەست دەکەین کە ژیان بە شێوەیەکی یعنی جزئی وردە وردەوا خەریکە ئاسایی دەبێتەوە تەنها با بڵێن فەرمانگەکان دیارە دەوامەکە نییە و خوێندنگەکان بە هەمان زۆر مزگەوتەکانیش کە مزگەوتەکان طبعا هەندێک شتی دیکەش کە هەندێک شوێنی دیکە بەڵام مزگەوت جیاوازە طبعا لەگەڵ بێگومان لەگەڵ خوێندنگە و قوتابخانەکان و دەکرێت یعنی بەڕاستی بەتابەتی لەو مانگەدا چاوی بەخشنەوە بڕیارەدا ئەگەر ژیان ئاسایی بێت و تەماشا دەکەی لە شار لە بازار شتەکان طبیعیە حەخۆشێتی کە مزگەوتیش کراوە بن بەهەرحاڵ ئەگەر مزگەوت نەکرایەوە بەو خواستەی بەو ئومێدەی ئێمە نەبوو ئایا فعلا ڕەمەزان قەدر و قیمەتی خۆی کەم دەبێتەوە نەخێر ڕەمەزان هەر ڕەمەزانە خێر و پاداشتی لەو ڕەمەزانەدا هەر وەکو جارانە بەڵکو زیاتریشە هەر مانگی دابەزینی قورئانە هەر ڕۆژوی تێدا واجبە هەر بۆنی دەمی ڕۆژوان لای خوا خۆشەویسترە لە میسک هەر تێیدا دەرگاکانی بەهەش دەکرێتەوە مەڕەدەی شێتانە گەورە و خاونی هێز و تواناکان کە تەوجیهکاری شەتانەکانی ترن دەبەسترێنەوە دەرگای دۆزەخدا دەخرێ ڕەحمەتی خوا هەردا دەبەزێ خوای پەروەردگار سبحانه وتعالى لەو مانگەدا هەر عوتەقا و خەڵکانێکی هەیە یعنی لە بەندەکان کە ئازادیان دەکەن لە دۆزەخ ئیتر ڕەمەزان هەر ڕەمەزانە نابێ حسابی ئەو بکەین بڵێ لەبەر ئەوە کە ڕەمەزان یعنی مزگەوتەکان داخراوە ئیتر تام و چێژ و قیمەت و نرخەکەی نەما نە هەرماوێتی بەڵکو دەشکرێت ئێمە ئەو عیبادەتە ئەو با بڵێن جۆش و خڕۆشەی هەمان بوو لە مزگەوتەکان نەقلیکەین بۆ ماڵەوەمان لە ماڵەوە ئەم جارە ماڵی خۆمان بکەین بە قوتابخانەیەکی عەمەلی باوکەکان دایکەکان ببن بە قودوە ببن بە پێشەک بۆ منداڵەکانیان بۆ خوشک و براکانیان هەر کەسە لە شوێنی خۆی فرسەتێکە یعنی ئەگەر مزگەوتەکان داخران و نەکرانەوە یعنی تۆ گونەحبار نابی ئێمە گونەحبار نابین بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە فرسەتێکی گەورەمان دەکەوێتە بەردەست لە ماڵەوە باوکەکان یعنی مەثەڵەن برا گەورەکان پێشوێژی بکەن و منداڵەکانی خۆیان براکانی خۆیان خوشکەکانی خۆیان فێرکەن و
بەفعلی ماڵ بکەن بە شوێنێکی مبارەک ئەو شوێنەی کە ئیقامەی نوێژی تێدا دەکرێت و یعنی نەڵێن وەڵا لە بەرەو مزگەوتەکان داخراوە ئیتر ئێمەش سار ببینەوە نابێت سار ببینەوە ئێمە ئیتەقی الله حیثما كنت لە هەر جێگەیەک بین لە هەر کاتێک بێ بە هەر چۆنیەتێک بێ ئێمە تەقوای خوای پەروەردگار دەبێ هەر بکەین و ئەوە بسەلمێنین کە ئێمە بەندەی خوای پەروەردگارین و پەیوەستنین بە جێگەیان بە زمانێکەوە. بەڵێ زۆر باشە ماوەسا زۆر جار دەوترێشە لە حکمەتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەیە کە دەبێ سکەتێرەکان ئاگایان لە سکەبرسیەکان بێ بۆی کەمەش لەو کاتەیە برسیمان دەبێت دەزانینەوەی کە نیانە و لە مانگاساییەکانی دیکەیە کە برسیانە چه حاڵێکیان هەیە بەڵام لە ئێستەوە کە دەستپێکی مانگی پیرۆزی ڕەمەزانە خێرخوازان دەبێت چۆن بیر لە خەڵکی هەژار و کەم دەرامەت بکەنەوە. بەڵێ خی گەورە پایدار دکات طبعا کە دڵەکان خاوێن بوونەوە بەرامبەر بەخوا سبحانه وتعالى بێگومان ئەو دڵە وجدانی زۆرتری لێ دەبیندرێت هەر دڵێک ئیمانێکی ڕاستەقینەی تێدا بێت وجدانێکی ڕاستەقینەشی لێ بەدی دەکرێت کە تەقوامان زیاد دەکا دەبێت پەیوەندیشمان لەگەڵ خەڵک و دراوسێ و دۆست و مسلمانان و دەر و جیران زیاتر بێت. خوا سبحانه وتعالى وەی فەرمووە واتقوا الله وأصلحوا ذات بينكم پێکەوە پەیوەستن ئینسان علاقی لەگەڵ خوا سبحانه وتعالى لە ڕێی تەقواوە و علاقیشی لەگەڵ بەندەکانی خوا لە ڕێی ئیسلاح و خزمەتکردنەوە. مەسەلەی خێرکردن خێر زۆر گرنگە لە هەموو کاتێک بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم زۆر بەخشندە بووە بەخشندەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جۆرێک بووە کە زۆر جاری وا هەبووە هیچی لە ماڵەوە نێشتۆتەوە کە پێویست نەبوو بێ هیچی نێشتۆتەوە بەڵکو جاری وا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو هەموو ئیمکانیەتی کە هەیبووە پێغەمبەری خوا هەژار نەبووە بەڵام بە هەژاری ژیاوە یعنی دەیتوانی زۆر لەبەردەستی بووە ئەیتوانی زۆر لەوەی کە زیاتر لەوەی کە ئێمە تەسەوڕ دەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دەوڵەمەندی بژیت بەڵام کاتێک جاری واشە بووە یعنی چۆتەوە ماڵ و فەرموویەتی چیمان هەیە وتوانە هیچمان نییە. باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە زۆر بەخشندە بووە لە نێو مانگی ڕەمەزاندا زیاتر لە هەموو کات و ساتەکانی تر بەخشندەتر بووە بۆیە موسڵمانانیش بەخشندن ئەوە ئیقتیدایە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوکردنەوەیە ڕۆیشتنە بە دوای هەنگاوەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا لەو مانگەدا زۆر بەخشندە بووە زۆر خێر و سەدەقەی کردووە دەستی زۆر زیاتر کراوەتر بووە بۆیە موسڵمانانیش لەو مانگەدا دەستیان کراوەترە ئەمە جێگەی دەستخۆشیە و هەر کەسێک تا ئێستا لەو مەوزوعەدا کەم تەرخەمی بووە یان ئاگەی لەو بابەتە نەبووە هیوادارم لە مانگی ڕەمەزاندا کە خوا دەرگای بەهشتەکانمان لەسەر دەکاتەوە دەرگای دۆزەخمان لەسەر دادەخا دەرگای ڕەحمەتی بێسنووری خۆیمان لەسەر دەکاتەوە ڕەحمەتی خۆیمان بۆ دەبارێنێت ومێد دەکەم ئێمەش بە هەمان جۆر دەرگای بەخشندەیی و خێر و سەدەقە بکەینەوە ئاگامە لە خەڵک بێت. طبعا مانگی ڕەمەزان بەس بە ئەوە نییە هەندێک خەڵک وات یعنی وا شتەکە لێک دەداتەوە کە ڕەمەزان بەس بۆ ئەوەیە ئینسان هەز بە هەژاری و برسێتی خەڵک بکە نا ئەوە یعنی ئەوە بەشێکی بچووکە لە نێو مانگی ڕەمەزاندا مانگی ڕەمەزان خوا فەرمی لعلکم تتقون بۆیە هەندێک کەس وا یعنی تەفسیری وەزعەکە دەکات دەڵێ لەبەر ئەوە کە مانگی ڕەمەزان بەس بۆ ئەوەی ئینسان خەڵکی فەقیری بەبیر بێتەوە کەواتە خەڵکە فەقیرەکە ڕۆژی لەسەر نییە بۆ چووکە لە ئەساسدا زگی برسیە و هەز بە معاناتەکە دەکات نا ئەوە بۆ هەر لە ئەساس دەوکو باس کرد بۆ تەقوایە ئینسان بۆ ئەوەیە ڕەبتی پەیوەندەکانی خۆی لەگەڵ خوا سبحانه وتعالى بتەوترکە بەڵام لەگەڵ هەندێش بزانێت کە خەڵکێک کە خوا پێداوە خەڵکێک کە یعنی لە هیچی کەم نییە فعلا هەز بکات بۆی کە خەڵکێک هەیە برسیە و لە معاناتی ئەوانی شتێ بگات و دەرگای ماڵی خۆی دەرگای بەخشندەی لەسەر ئەوان بکاتەوە بە ئومێدەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى دەرگای ڕەحمەتی لێ بکاتەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا بان خواست کە لە هەولێرەوە لەگەڵمان نابووی سپاس مامۆستا گیان بۆ وتە جوانەکانت. بینەرانی عەزیز ناوبڕێک وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە بڕگەکانی دیکەی پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بن. بابزانین لە ڕابردوودا و لە 23 چواری ساڵانی ڕابردوو چا ڕووداوێکی گرنگ ڕوویان داوە یاخۆت مێژوە گرنگەکان چین پێکەوە لا بڕگەی یادەوەری بینینی ئەو ڕوودا و مێژوە گرنگانە دەبین. بیستوسی چواری هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی گیانی کتێب و پاراستنی مافی دانەرەکەی
ئەم ڕۆژە ساڵی 1995 لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە دانرا. هۆکاری دیاریکردنی ئەو ڕۆژەش هاوکاتە لەگەڵ کۆچی دوایی کۆمەڵێک لە نووسەرانی دیاری جیهان، لەوانە ویلیام شکسپیر و گارسی لۆسا دی لافیغا و میغێل دی سیربانتس. کتێب لە هەموو کۆمەڵگە کۆن و هاوچەرخەکانی مرۆڤایەتیدا ڕۆڵ و ئامادەی زۆری هەبووە لە هۆشیارکردنەوە و خوێنەوارکردنی تاکەکاندا. شارستانەتی ئیسلام و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش خاوەندەیان هەزار کتێب و سەرچاوی گرنگی زانستە جیاجەکان بوون، بەڵام بەهۆی شەڕە خاچپەرستیەکان و داگیرکاریەکانی ئەوروپا و ماخۆل و ئەمریکا یا چوون یا گواسراونەتەوە بۆ کتێبخانە و مۆزەخانەکانی ئەوروپا. تەنانەت یەکەم نوسخەی قورئانی پیرۆز لە چەرخی یەکەمی خەلیفە ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مۆزەخانەیەکی وڵاتی بەریتانیا دانراوە. ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ هاتنی یەکەم ئاەتی قورئانی پیرۆز فەرمانی بە خوێندنەوە کردو. یەکێک لە حیکمەتەکانی ناردنی پێغەمبەریش درودی خوای لێبێت دەگەڕێتەوە بۆ فێرکردنی مرۆڤەکان بە کتێب و خوێندنەوە. 23 چواری ساڵی 1616 کۆچی دوایی شاعیر و نووسەر و شانۆنووسی بەریتانی ویلیام شکسپیر لە تەمەنی 52 ساڵیدا بەهۆی کاریگەری بەرهەمەکانی و بەرەو پێشبردننی ئاسی ڕۆشنبیری جیهانی ڕۆژی مردنەکەی کراوەتە ڕۆژی جیهانی کتێب و خوێندنەوە. شکسپیر بە شاعیری نیشتیمان ناوی دەرکردووە، ژمارەی کتێب و دانراوەکانی لە ژماری ساڵەکانی تەمەنی زیاترە و کاریگەریەکی زۆری بەسەر ڕەوتی ڕۆشنبیری و ڕووناکبیری جیهانیەوە جێهێڵاوە. 23 چواری ساڵی 1962 کۆچی دوایی زانە و نووسەر و فێرکاری گەورەی کورد و شاری سلێمانی نەجمەدینی مەلا لە حوجرەکەی خۆی و پاش 7 ڕۆژ ئینجا بە مردنەکەی زانرا، چونکە ناوبرا و هیچ کەسێکی نەبووە. نەجمەدینی مەلا یەکێک بوو لە ڕۆشنبیر و ڕووناکبیرە گەورەکانی کورد، قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵی و دژی نەخوێندەواری و دواکەوتووی وەستاوەتەوە. نەجمەدینی مەلا کوڕی مەلا غەفوری کوڕی مەلا عەلیە، هەموو زانستە شەرعیەکانی لە حوجرە تەواو کردوون. ماوەیەک بۆ پەیداکردنی بژێوی ژیانی چۆتە شاری حەلەب، کاتێک پێشکەوتن و ڕۆشنبیری خەڵکی شام و حەلەب دەبینێت، دەگەڕێتەوە شاری سلێمانی و حوجرەیەک بەناوی کەشتی نوح دەکاتەوە و خۆبەخشانە منداڵ و گەنجی سلێمانی فێرە خوێندەواری دەکات. نەجمەدینی مەلا 7000 کەسی فێری نووسین و خوێندنەوەی کوردی کردووە و ژمارەیەکی تریشی فێری زمانی فارسی کردوون. نەجمەدینی مەلا نووسەرێکی بە سەلیقە و کوردیزان بووە. لە ڕۆژنامەی ژین و ژیان لەگەڵ پیرەمێردی شاعیردا کاری کردووە و نووسینی بڵاو کردوتەوە، کەشکۆڵێکی داناوە بۆ پاراستنی ژیان و شێعر و بەرهەمی شاعرانی کورد و لە فەوتان ڕزگاری کردوون. نزیکەی 90 کورتە چیرۆکیشی نووسیوە. کاتێک خەڵکی سلێمانی و ڕۆشنبیران بە هەواڵی کۆچی دوایی نەجمەدینی مەلایان زانی، خرۆشان و بەشداری ناشتنی تەرمەکەیان کرد. 23 چواری ساڵی 2013 کۆچی دوایی مجاهید و خەباتکاری گەلی ئەفغانستان و دامەزرێنەری بزوتنەوەی تالیبان مەلا محەممەد عومەر ناسراو بە مەلا عومەری تالیبان لە تەمەنی 54 ساڵیدا ناوبرا و تا کۆچی دوایی ڕابەری ڕۆحی تالیبان بووە. هەروەها مەلا عومەری تالیبان 11هەمین سەرۆکۆماری ئەفغانستان بووە لە نێوان ساڵانی 1996 تا ساڵی 2001 و دوای هاتنی هێزە داگیرکەرەکانی ئەمریکا بۆ ئەفغانستان حکوومەتەکەی هەڵوەشێنراوەتەوە. مەلا عومەری تالیبان یەکێک بوو لە داواکراوە سەرەکیەکانی ئەمریکا و لە بەرامبەر کوشتن یاخود دەستگیرکردنیەوە بڕێکی زۆر پارە تەرخان کرابوو. مەلا عومەری تالیبان ساڵی 1959 لەدایک بووە، بەشداری جەنگی دژە سۆڤێتی کردووە بۆ کردنە دەرەوەیان لە خاکی ئەفغانستان. 23 چواری ساڵی 2019 دوای تەمەنێک لە خزمەت و جیاد بە گەلەکەی زانە و مجاهید و سەرکردە و خەباتکاری گەورەی گەلی جەزایر عەباسی مەدەنی لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کرد. عەباسی مەدەنی دامەزرێنەری بەرەی ئیسلامی ئینقاز بووە. بە هاوکاری زانای مسلمان عەلی بیلحاج توانیان گەلی جەزایر لە دڕندەی و خراپی سوپای داگیرکەری فەڕەنسا هۆشیار بکەنەوە و هەوڵی زیندووکردنەوەی فیکر و ئەخلاق و سیاسەتی ئیسلامیان دەدا. عەباسی مەدەنی هەڵگری بڕوانامەی دکتۆرای و بە هەرسێ زمانی عەرەبی و فەڕەنسی و ئینگلیزی نووسیوەتی و قسەی کردووە. لە ساڵی 1948ەوە دەچێتە مەیدانی ڕوبەڕووبوونەوەی فەڕەنسا و دوای 14 ساڵ لە هەوڵ و خەبات و ماندووبوون توانیان سەربەخۆی جەزایر وەرگرن و فەڕەنسا بکەنە دەرەوە.
چۆن مامۆستا؟ بینەرانی عزیز دیارە نزیک بە 2 مانگێک دەبێت کە دەرگای قوتابخانەکانیش داخراون. بۆیە دەمانەوێت بزانین ئایا ئەم فەراغن ناچاریەی کە لە پرۆسەی پەروەردەیە دروست بوو بە تایبەتی لە ساڵی خوێندنی ئەم ساڵدا چ کاریگەریەکی بەسەر خودی خوێندکار وە بە گشتی پرۆسەی پەروەردە دروست کردووە بە تایبەتی بیرمانەچێت دەبێت تا کۆتایی مانگی 8 ساڵی خوێندنی ئەم ساڵش کۆتایی پێات بێت چکە دەستپێکی مانگینەوە دەبێت وەرزی نوێی خوێندن دەست پێ بکاتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز مامۆستا مەریوان حەلمی شارەزا لە بواری پەروەردەمان کردو. مامۆستاگیان زۆر سپاس بۆ دەرفەتەیە خۆ بەخێر بێت. سپاس بۆیەوە. ئەم فەراغە توانین بڵێن لە کاریگەری دروست کردووە یاخود نە؟ بەڵێ کاریگەری نەکەر ئەمە کاریگەری گەورەی دروست کردو و دروستیەکە بەڵکو ئەو پشوە لە ناکاوانی کە لە ساڵانی پێشوە حکوومەتی هەرێم ڕای ئەگەیان ئیتر ئایا بەهۆی بەفرە بوو بێ ئیتر ئایا بەهۆی هەر بۆ نەو مناسبەیەکەوە بوو بێ ئەوانە کاریگەریان کاتی خۆی داهانا. ئەم کاریگەری ئێستا زۆر لە کاریگەریەکانی ساڵانی پێشوو زیاترە. کامەیە کاریگەریەکان؟ کاریگەریەکانی گەورەترین شت لە کاریگەری ئەوەیە کە خوێندکار و قوتابی ئەگەر لە پرۆسەی پەروەردە و خوێندندا ببڕێن ئەمە جۆرێک لە جۆرەکان ساردبوونەوەی لا دروستەکات. بۆ خۆشی لە ساڵێکە ژماری ڕۆژەکانی خوێندن کەمە لە کوردستانە وەکو وڵاتانی ئاسایی و بڵێن پێشکەوتو نییە لەسەر ئاستی ستاندارد نییە با بڵێن. لەبەر ئەوە تۆ لەمەی کە خۆی لە ساڵێکە ئەگەت هیچ شتێک ڕوونەیە دەوام بکرێت ئاسایی بێدەوامەکە بۆ خۆی ئەمە کەمە. ئەمە کاریگەریشی خراپی هەیە کەمە. ئەجا ئەگەر بێت و چەند مانگێک لە دەوام بفەوتیتر بە هەر هۆکارێکەوە بێ ئەمە کاریگەرەکەی لای مناڵ و لای قوتابی دروست ئەکات. کاریگەریەکان ئەوەیە بە شێوکی گشتی وەکو بڵین چۆن بڵین مامۆستا فرای مەنهەجەکە ناکەوێ و لە جۆرێک لە جۆرەکان یعنی تۆ ئەوەی کە پێویستە تۆ کەمکەمبی بە تەلەبە ئەو کاتێک کە دەوام کەم بوو یان گرفت هەبوو ئەبێ و کاتە زۆر شتەکە بیت بە تەلەبە لەم حاڵتا وەری ناگری. یعنی واتە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی لەسەر خۆیە. ئەوە نییە تۆ بڵێ ها ئەمە کتێبێک فەرمە بڕۆستە ئیتیاب کە بێت لاپەڕە دێڕدێڕ بێتێ بۆی کە ئەو مناڵە بۆی ئەو تەلەبەیە سەیتەرەی بەسەر بکات. مامۆستا کاتێک کە خۆپشاندان و بایەکۆتی قوتابخانەکان لە سلێمانیدا بە تایبەتی کە هەبوو ئەنجامی خوێندن بینیمان زیاتر یەکەمەکان لە پارێزگای سلێمانی تەلەڤیزیونەکان زیاتر لە پارێزگای سلێمانی ڕێژەی باشیان وەرگرت بوو. لە کاتێکا پێشتر دەماوە دەمە کاریگەری زۆر خراپ دەکاتە سەر پەروەردە بەڵام بینیمان لە ئەنجامی کۆی گشتی لە هەرێمی کوردستان سلێمانی زۆر باش بوو. ئایا ئەمە دەبێتە شەر دوای ئەگەر تەلەبەکە زیرەک بوو یاخۆت یەکەمەکان یەکەم و دووەم و سێممان هەبووی دی بڵێن کاریگەری دروست نەکردووە؟ بەڵێ ئەو فترەی کە بایکۆت هەبوو و خۆپشاندان هەبوو بۆش بژێوی ژیان و ئەمانە بە جۆری لە جۆرەکان حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردەش بە تایبەتی ڕایکی دروست کردووە لە ناو خەڵکا کە ئەگەر با ئەوەش هەبێت ئەوە مەکتەبە حکومیەکان و لە ناو حکومیەکانە ئەوانەی پۆلی 12 یەکەمی هەرێم ئەبن و لەوا لە پارێزگای سلێمانی ئەبێت و ئەمانە ئەمە بە جۆری لە جۆرەکان جۆرەکە لە چاواشەکاری بۆ چونکە خوێندن بۆ ناپێورێت تۆ یەکەمێک هەڵ ئەکەوێت لە شارێکە یعنی بۆ خۆی ئەمە دەرسی خوێندووە بۆ خۆی مامۆسای تایبەتی بووە ئەگەر نەیبوو بێت پەیمانگا و هینی بووە لە ڕێ ئەنتەرنێتەوە شتی کردووە بەڵام ئەبێ بێت تۆ چی بکەیت بێ لە ئاستی هەرێمی کوردستانە ڕێژەکە وەرگری نەک یەکەم لە شوێیە ڕێژەکە لە وەرگری ئەو ڕێژەی کە بە پێی ئەو ژمارەی کە هەیە کە لە مەکتەبە حکومیەکانە لە پۆلی 12 دەرەچن مادەم پرسیارەکە لەسەر ئەوە بوو ئەو ڕێژەیە بە بەراورد بە خوێندنگە ئەهلەکان زۆر کەمە یعنی 120,000 ساڵانە ئیمتیحان ئەیات لەم 120,000 بە هەردوو دەورەکەوە 30 بۆ 40 ینی ئەو پەڕەکێگە کە بکاتە 50,000 تەلەبە ینی هەموو ساڵێک 60,000 تەلەبە ئەمێننەوە. اینجا ئەگەر تۆ 60,000 تەلەبە لە قۆناغەکە ڕاست بێت تەمان زیاتر بە پێی ساڵە ئیتر کەمتر زیاتر تۆ ڕاست بێ چ حکمەتێکی تایە تۆ بڵێ یەکەمی هەرێمی کوردستان 98 سەی هێناوە لە سلەیمانیان لە هەڵەبجەیە یان لە هەر شوێنێکی کەیە. ئەمە جۆرێ لە جۆرەکان بۆ خستنە ڕووی بە حساب پێشکەوتنی مەکتەبە حکومیەکان ئەخرێتە ڕوو و لە ناویانە بۆ سلەیمانی بەڵام لە هەمان کاتە ئەمە وەکو جۆرێک لە جۆرەکان
هینە چاواشەکاریە مناڵ و گەنج نابێت لە مەکتەبت دا ببڕێت ئەی بە درێژایی ڕۆژ لە مەکتەب بێت. ئێستا بەشێک لە شوێنە ئەهلیەکان بە ئۆنلاین دەستیان پێکردووە. ئایا لە کاتێکە حکومیەکان بەڵام قوتایبەکار لە ماڵەوەی و هیچی نەخوێندووە ئەم جیاوازیە کاریگەریەک دوو بۆ خۆی دروستەکە؟ ڕاستە زۆربەی بەشیا بەشێکی بەرچاوی مەکتەبە ئەهلەکان لە ڕێ ئۆنلاینەوە واتە هێنن با بڵێن بەردەوامن لە پرۆسەکە بەردەوام لە ئیشەکەیان بەردەوامن بەڵام ئەمەوە ناگەێنێت لە مەکتەب حکومیەکانە کەمە نییە با بڵێن مەگەر هەوڵی مامۆستایەک خۆی یا چەند مامۆستایە خۆی پەیوەندیان لەگەڵ تەلەبەکان بەڵام بەشێکی گشتی نییە. حکومەتی هەرێم ئێستا لە بەرنامایەتی کە ئەوە خەت بۆ تەلەبەکان دابیم کات و ئەو ئۆش بکات بۆ تەلەبەی ئامادەی جارێک بۆ پۆلی 12 لە ڕاستیە ئۆنلاین پاڵپشتە ئۆنلاین بەدیلی مەکتەب نییە چونکە ئەگەر بەدیلی مەکتەب بێ حکومەت بۆ خۆی مەکتەبدا خاتوە لە هەموو باتەلەبێ لە ڕێ ئۆنلاینەوە بخوێنێت و ئەوانە ئەوە جۆرێ لە جۆرەکان وەکو بەهێزکردن وایە وەکو پاڵپشتیکردن وایە چونکە من پێشتر باسم کردووە و ئێسش یعنی تاکیدی لێ یەکەمەوە مۆبایل یعنی بەشێکی زۆر و کاتی مناڵ و گەنجی داگیر کردووە ئەبێت تۆ چی بکەیت کە ئەم کاتانەی بە فێڕۆ ئەڕوا کاتەکەشی کە بە فێڕۆ ئەڕوا ئیلا ئەبێت هەل لە ڕێ مۆبایلەکەی دەستیەوە تۆ گۆڕانکاری تیا بکەیت هەل لە ڕێ ئەو مۆبایلی کە بە دەستیەوە تۆ هەوڵی گۆڕانکاری بیت ئەو گۆڕانکاریش چیە ئۆنلاینە ئەو گۆڕانکاریانش چییە ئەو دەرسانەیە لێ تۆ بۆیدانێ ئەو گۆڕانکارانی کە سوودی لێوەرئەگرێت لە ڕێ مۆبایلەکەیەوە بەشێکی ئەو کە گۆرانێک لێ یافسەری فلیمێکە یاسەری هەر شتێکات یا خەریکی هەر شتێکە بەشێکیشی تەرخانکە بۆ دەرسەکەی کە لە مۆبایلەکە هەیە لەوا سەر باش شتێکی باشە. ئێستاوە دەکەوێنە مانگی پێنجەوە بە پشووەکەی هاوینی شەوە ئێمە توانین بڵێن تقریبان 4 مانگمان لە بەردەما ماوە تاوەی کە وەرزی نوێی خوێندن ساڵی نوێی خوێندن دەست پێ بکات لەم 4 مانگەیە کە 2 مانگی خوێندنمانێ مەفەوتاوە ئەتوانین ئەم فەراغە پڕ بکەینەوە چۆن چارەسەری ئەم فەراغی کە دروست بۆ ئەم فەراغە ناچاریە ئەتوانین پڕی بکەینەوە. بەڵێ لە ڕاستیە کاتێک کە باسی پڕکردنەوەی ئەو فراغیان و بۆشایە ئەکرێت ئەبێت ئەوەت لە بەرچاو ڕوون بێت کە ئایا کەی مەکتەب ئەکرێتەوە بەپی ئەو بدانانی بەرنامەی کە کەی ئەکرێتەوە ئەنج ئازانرێت دەوترێت دوای ڕەمەزان بکرێت ئەڵە دوای ڕەمەزان وتیان 2-5 و ئەمانە لە ئەگەر و نەگەرایە با بڵین یعنی شتەکان معلوم نییە بڵێ 100% ئایا لە 2-5 ئەکرێتەوە ئایا لە دوای ڕەمەزان و جەژن ئەکرێتەوە ئەمانە بەڵام بەرحاڵ هەر کامیشان بێ فرای خوێندن ناکەوێت یعنی خوێندن کاتی نەما ئەگە کردنەوە بێ بۆ چەند ڕۆژێک داوامکردنە تاوەکو خۆ ئامادەکردنە بۆ تاقیکردنەوە. ئەزانی یەکێ لە هۆکارەکان چییە؟ یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کە لە پۆلی 1 هەتاوەکو 12 ینی هەر 12 هێنە قۆناغەکە بەیەکەوە ناچنە ئیمتیحانەوە. ئێستا مەسەلەن پۆلی 12 پێشتر پۆلی 9 هێن بوو با بڵێن نیشتیمانیە ئێسش نیشتیمانیە پۆلی 12 ئێستا ئەم ساڵ نوێیان لا بردووە لەمە ئەمە هەردوو 3 مانگی پێویستە مانگێتە لە بە ئیز نەدرێ لە مانگەکە ئیمتیحانەکەکەن هەفتەی 2 ڕۆژ مدەتێکی کەمی ئەمێنێ لە مانگی 8 و ئەبێ ئیمتیحانی دەوری دووهەم بکەنەوە یعنی لە حازر نابێ با بڵێن بۆ مانگینەوە یعنی 3 مانگی ئەوێت قۆناغی بەس قۆناغی 12 زیاتر تەمان من کەمم زیاتر لە 3 مانگی ئەوێ کە تەلەبە و کە سوکای تەلەبە و پەروەردە و حکومەت و وەزارەت مەشغوڵەکە یعنی تۆ بێ کاتی بۆ تەرخانکەی چکەوانە کە لە ئیمتیحان نابن نابێت داوامی ئاسایەکانی ترما بێت چکەوە لە مەکتەبەکان تاقیکردنەوەکەن مامۆستاکان و مدیرەکان و مدیر قاعەکان خۆیان تەرخان کردو بۆ ئەوە ئەنجا خاڵێکی کەش ئەوەیە کەمێ ئیشارەتی پێبین یەکەمەوە پێشتر لە سەرەتای قسەکانمان کردمان جۆرە تەلەبەکان سار بۆتەوە خاڵێکی تریش ئەوەیە کە حکومەتی هەرێمیش بژەوی ژیانی مامۆستا فەرمانبەران دابین ناکات ئەمەش بۆ خۆی کردنەوەی داوام قورساگەر ئەم ڕۆژ بێت یعنی ئەو هەروە ئاسان نییە حکومەت خۆی چاک ئەزانێ ئەگەر هیچ شتێک نەبێت کۆرۆناژ نەبێت لە کوردستانە هەروە ئاسان نییە بڵێ لە بەیانی زووتر نییە با دەوام بکرێتەوە یا لە 2-5 دەوام بکرێتەوە یا پێشتر یا دواتر دەوام بکرێتەوە بەشێکی ئەو دەوام نەکردنەوەیە بەو بە ناوی کۆرۆنایە بەشێکیەوەی کە ناتوانێت ئەوە معاش و موچەی فەرمانبەران و مامۆستایان و کارمەندان دابینکە کاتە مامۆستا ئایا دەکرێت ئێستا گەر هات و 2-5 بێت یاخود دوای ڕەمەزانیش بێت خوێندن دەستی پێکردەوە دەکرێت تا کۆتایی هاوینەکەی ئێمە کە ساڵی خوێندی ئەم ساڵمان تەواو کرد قوتابی
هیچ پشوویەک وەرنەگرێ یەکسەر تۆ دەست پێ بکەی بە ساڵی نوێی خوێندن بە تایبەتی لە پۆلیسیە دەچێتە 4 دەچێتە 5 هیچ لەو بینەیە هیچ پشوویەک نەبێت ئەبێت لەو بینە کە دەوام ئەکرێتەوە خۆحازەکردن بێ بۆ تاقیکردنەوەکان یعنی دەست پێکردنەوەی خوێندن دەستپێکردنەوەی خوێندن ناتوانرێت بە هیچ جۆرێک لە ئێستاشەوە بکرێت ناکرێت چکە بۆ یەکێک لە خاڵەکان کە باسم نەکرد ئەوە هیچ وتمان ئەوە تەلەبەسار بۆتەوە ئەوە معاشی مامۆسا نایە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە لە قوتابخانەکانی هەرێمی کوردستانە بە شێوێکی گشتی ینی زۆربەی زۆری لەم سەر بۆ ئۆسەری کوردستان ئەوەیە مەرجی ئەوەی تیانێت تۆ لە وەرزی گەرمان دەرس بخوێنیت مەرجی ئەوەی تیانە حتا بۆ سەرماکەش وایە بەڵام سەرماکە بەرحەڵ زۆپایەکە شتێکەیە قەمسەڵێک پۆشی بەسۆ گەرما بەڵام ئاکە گەرما بوو تۆ چیەکەیت هەبێ نەبێ ئەگە پانکەیەک هەبێ نەبێ وە جاروایەتن لە گەرماشە کارەبا نابێت یعنی ئەمە هۆکارێکی سەرشیە کە دەرز ناخێنرە لە هاوینە ئەگەر ئەمە نەبێت ئاساییە پشووی هاوینان ئێمە خوێندن بەردەوام بێتیایەدا لە پشووی هاوینە ئەو خوێندنی کە لە پاییز و بەهار و زستانە هەیە بە پلەی یەکەم لە پاییزە ئەنجا بۆ زستان و بۆ بەهار بە پلەی یەکەم لە پاییزە ئەو خوێندن ناتوانرێت لە هاوینە بەردەوام بێت ئەگەر بەردەوام بێ مدەتێکی کەم بەردەوام بێت بۆ خۆڕێخستنەوەیە بۆ ڕاهاتنەوەی تەلە بۆ مامۆسایە بە مەکتەب بۆ ئەوی تاقیکردنەوە کام بکەن کەواتە ئێستا گەر هات و خوێندن دەستی پێکردوە دەرگای مەکتەبەکان کرانەوە چی بکەین بۆی کە یا چۆن جارێکی تر قوتابی و مامۆستا گەرم دەکرێنەوە بچنەوە سەر پرۆسەی خوێندن چکۆ فەراغە ناچاریە لە نیوەی دەرسا لە نیوەی وانەکان و مەنهەجەکەیە پێم وایە کاریگەری خراپی لەسەر دروست کردووە بەڵێ کاریگەری خراپی لەسەر دروست کردووە کاریگەریکی خراپتر لەوەش بریتێ لەوەی کە تەلەبە وا ڕاهاتەوە فێرکراوە وا لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەمانە بیستویانە کە ئەم ساڵوەکو ساڵێکی لافاو ئەبێ بۆ دەرچوون و بۆ داخڵبوونی پۆلی 12 بۆ ئەمانە ئەوەنەی من دیقەتم لە قسەکانی وەزارەتی پەروەردەیە بێت و بە دوای کەوتم و متابعەم کردوێ وەزارەتی پەروەردە تا ئەم دەقەیە کە من قسەی تیاکەم بە تەمای شتێکی لەو بابەتە نییە بۆ چەند ئەزمونێک هەیە یەکەم ئەزمموی وەزارەتی پەروەردە و با بڵێن حکوومەتەکەش و حکوومەتی عراقیش بە شێوەیەکی گشتی ئەزمموی ساڵی 1950 لە شۆشەکەی عەبدولکەریم قاسمە 4 تەموزی ساڵی 1950 هەرچی تەلەبێت دەریان چان لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکە تا چەندین ساڵ ئاساواری ئەواڵن تا ئێستا شەرماوە ئاساوارەکەی بەهینەوە دیارە بە پرۆسەی پەروەردەوە دیارە خاڵێکی کەش کە حکوومەتی هەرێم کردی حکوومەت هەرێمیش هەنێشتی کردووە یەکێک لەوانە لە نزیکی 12 ساڵێک تا 15 ساڵێک لەمەوە پێش تەلەبەکانی پۆلی 12 هەموو داخڵ کردو و ئەزمونێ بزانە ئەمە چۆنە بیان خاتە بە کەلۆری ئەوانە زۆرینەی زۆریان دەرنەچون کە ئاوا بە یعنی پێوتە دخول عام لە قسەی ناو بازاڕ بەڵێ گشتی کە تۆ داخڵێکی تۆمانە فەشەلی هێنا لەبەرەوە حکوومەت تا ئەم دەقەیە لە بەرنامەیە نیە تەلەبەروا بە ئاسانی دەرچێنێ و لە بەرنامەشانیە تەلەبەروا بە ئاسانی داخڵ کات چکە بۆ ئەزمموی پێشتری هەیە ڕێخستنەوەی منهج چۆن نەکرێت چکە باسی لەوە قوتابخانە کراوە یەکسەر دەبێ ئامادەکاری بێ بۆ تاقیکردنەوەکان کەواتە ڕێخستنەوەی منهج چۆنی پێویستە جارێکی تر پرسیار چۆنی پێویستە چکە ڕەنگە لە ناوچەیەک منهج تۆزێ زیاتر تەواو کرابێ لە شوێنێک تەواو نەکرابێ شوێنێک پێشمن لە شوێن لە دواوە بن چۆن پێویستان منهجە ڕێک بخرێت چکە لە ساڵانی ئاسایی هابەتیابەتی پۆلی 12کان گرفتیان بەدەست داخڵکردن و هەندێک منهج و تەرکردنەوەمانەوە بەڵێ ڕاستە ڕێخستنی منهج دووشتە یەکەمیان لە قۆناغی 1 بۆ 11 هەرچی چۆنە بێ ئەمە دەبەرەکرێت ئەگەر چی مناڵێک لە پۆل 1 ئەلفبەی تاوان نەکرد بێەوە مشکلێتەوە بچێتە 2 ئەمە گرفتە بەڵام هەرچی چۆنە بێ ئەمە جۆرە لە جۆرەکان سەیطەرەی بەسەراکرێت یعنی حەلەکرێت لە پۆل 1 بۆ یعنی تاواکردنی منهجەوەی کە بۆ وەڵامی پرسیارەکەت بەڵام ئەوەی کە گرفتی ڕئیسیە پۆلی 12 بۆ چونکە نازانڕێ ئەمە بۆی تەرک ئەکرێیاننا ئەگە 2-5 بکرێتەوە بۆ نمونە لەوە ناچێ بەسەرم بۆی تەرک بکرێگەر دواتر بۆی تەرک بکرێت چەنی بۆ تەرەکەکرێ ئێستا حکوومەت با بڵێن وەزارەتی پەروەردە هینی وەرگرتووە حسابی ئەوەی کردووە پرسیاری جەنابەت وەری گرتووە لە سەرجەم پەروەردەکان و مشریفەکان و مدیرەکان و بەشێکی گشتی لە چوار پارێزگای لە هەڵەبجەوە هەتاوەکو دووهۆک وەری گرتووە کە تەلەبە لە پۆلی 12 تاکوێ خوێندووە
یعنی شتێکی بەرچاوڕوونێکی هەیە لە بەرچاوی بۆی کاتێک کە هاتە پێشەوە منهەجی بۆ تەرەکە بزانە لە شوان بۆی تەرکە کاکە خوێندوێتی بۆی کە ئەم تەلەبێ مستەقبەلی لەسەرەوەی بۆی ئەو دەرەجانەوە چێتە جامعە لەبەر ئەو لەم حاڵتە حسابی ئەوەی کردووە بەڵام بەنسبەتی لە 1 بۆ 11 لە 1 بۆ 11 لە پۆلی 1 مناڵیە و هەتاوکو 11 ئامادەیی ئەمە جۆرێک لە جۆرەکان سەیتەرەی بەسەرە ئەکرێت چونکە شتێکە تایبەتە بەوەی کە تا چەندی خوێندبێ مامۆستا لەوە ئیمتیحانی بکات بەڵام پۆلی 12 وانە پۆلی 12 ئیلا ئەوەی کە حکومەت داینە پێشتر کتێبەکە بوو ئێسش تام دەقێش کتێبەکەیە بەڵام کتێبەکەش نەبوو لەسەر تاسەری هەرێمە لەو چەند لاپەڕێک کە بۆیان دیاری ئەکرێت هەموو هەرێمە بێت لەوە ئیمتیحان بکرێت ئەگەر تەلەبەیەک زۆر دواکەوت پێ مامۆستایەک زۆر دواکەوت پێ ئەوان هینەکان وەرگرتووە ناوەندەکان وەرگرتووە لە کوێیانی حەقی خۆی تا 26 دوو کە داوام وەستاوە لە کوێ تەلەبە و مامۆستاوە ساون یعنی ئەو حسابیان کردووە لەبەرەوە لە کاتی خۆیان لەو حاڵەتە لە کاتی خۆیان بڕیاریان بۆ ئەدرێت زۆر باشە باس لەوە کرد کە بەشێک لە هۆکاری نەکردنەوەی دەرگای قوتابخانەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ئێستادا بارودۆخی مامۆستا لە ڕووی داراییەوە زۆر خراپە و موچەکان دەبینین کە چۆن دواکەوتووە ئایا ئەمە چۆن چارەسەر دەکرێت و ئەگەر بەڕاستی ئەمە وەکو ساڵانی ڕابردوو بێت جەڵنیان ڕەنگە لە ناوچەیەک تەنها بایکۆت بکرێت و بۆیان ئەستەم بێت لە ناوچەیەکی تر بەخۆشی بە یا بەترشی بێ دەبێت دەستبەداوام بکەنەوە ئەو کاتە ئەمە چۆن چارەسەر دەکرێت بەڵێ لە ڕاستیە تا ئەم کاتێک ئێمە قسەی تیاکەین چارەسەرکردنی ئەوە یعنی ئاسۆیەکی ڕوون لە بەردەم حکومەتان نییە با بڵێن چاوەڕێی حکومەتی عێراقیە کات بەوەی کە ئایا ئەو بەشەی کە هەیە بینێرە دیاننا لەبەر ئەوە ئایندەی خوێندنی ئەم ساڵ ئەگەر حکومەت بە زووترین کات داوامیش بکاتەوە ئایندەی خوێندنی ئەم ساڵ هەروە ئاسان نابێت چونکە مامۆستایان بە شێوەیەکی گشتی چینێکی زیندون و هۆشیارن و وەکو چینەکانی کەش تەبعاً مەبەسمانە نیە ئەوانی کە ناهۆشیار بن هۆشیارن و لە مافەکانی خۆیان خۆش نابن و حکومەت هەرێم لە چەند ساڵی ڕابردووە مافێکی زۆری مامۆسای خواردووە بۆی هەروە ئاسان نییە بۆی بچێتە سەر بڵێ لەو کاتا تۆ داوام بکەیت و داوام بە مامۆستایان و بە خوێندکاران بکاتەوە شتێکی ئاسان نییە زۆر سپاس ڕێسمۆسا مەریوان حلمی شارەزار لە پەروەردە سپاس بەوەی کە لەگەڵمانە بوویت سەرچام سپاس بە بەرنامەکەتان دەستان خۆش زۆر سپاس بینەرانی عزیز دەچینە لای ڤیدیۆیەک یا با بڵێم پەیامێکی بەڕێوەبەری گشتی گەشەپێدان و کۆمەڵایەتی سلێمانی کە ئەویش بەڕێز مامۆستا عومەر گوڵپیە کە پەیامێکی بڵاو کردووەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان با پێکەوە بینێری ئەو پەیامە بین. ناوی خۆی بەخشندەی میهرەبان دوێنێ ڤیدیۆیەکیان بۆ نادم نزیکەی ساعت 12 شەو کە برایەکی بەڕێز پێشمەرگە بووە پێشتر بە ناوی کاک محەممەد قسەیەکا بۆ NRT باسی دۆخی خراپی خۆیەکات بەڕاستی هەمومانی دڵتان کرد من هەر 12 شەو ژمارەکەم پێیا کرد و پەیوەندیم پێوە کرد ئەڵبەت پێشتر نامی بۆ نردبوون لە ڕێگەی فەیسبووکەوە بەڵێنیەوەمان پێدا بوو لەو هاوکاریانەی خێرخوازان بە ئێمە ئەگەیەنە دەسی ئێمەش کارمەندانمان نزیکەی مانگێکە سەرەڕای نەخۆشی کۆرۆنا ڕاگرتنی دەوام بەڵام خۆبەخشانە ئەو هاوکاریانە ئەگەیەنە ئەو کەسانی شایستان لە ڤیدیۆکە باسی دۆخی خراپی ژیانی خۆیەکە و هەروەها دوێنێ تەلەفۆنی بۆ کراوە لای کارمەندێکی ئەمەوە کە هاوکاری پێ بگەێنێ ئەو بڕە خواردنەی کە وعدمان پێیا بوو دیارە لەسەر لە ئێوارەیە کاتێک درەنگێکەوێ کارمەندەکان پێنج خێزانیان لە ئەمێنێ بیگەێنن چواریان لە گەڕەکەەکانی ڕۆژاوای سلێمانی یەکێکیان کە کاک محەممەدە لە گەڕەکێک لە ڕۆژهەڵاتی سلێمانی ئەوان لەبەرەوەی فریایی هەردووکیان ناکەون ئەوەی کە چوار خێزان بووە گەیاندویانە بۆ ڕۆژئاوای سلێمانی کاک محەممەدیان خستۆتە ئەمڕۆ من بەڕاستی ئەم شەو یەکێک لە درێژترین شەوەکانی ژیانم بوو کە زۆر بێزار بووم یعنی لای من شەوی هەڵدا ئەم شەوی ڕابردوو بوو تا تەواو بێت و بەیانی زوو کە ئێستا 8:30 هاتوومەتە ماڵی کاک محەممەد و داوای لێبوردنی لێەکەم کە دوێنێ نەمانتوانێ وعدەکە بەرینە سەر و ئەمڕۆ ئینشەڵڵا وعدەکە و
زیاتریش لەو بەڵێنەی داومانە ئەیبێنە سەر خۆیان بێت تا و کاتەی ڕۆح لە ژیانمان بێت بەڵێنێک نادەم نەی بەمە سەر و ئەگەر تەخیربوونێکی شەبێ قەرەبوو یەکەینەوە ئەڵبەت ئێمە کارمەندەکانمان خۆبەخشانە و کارەکەن من لە بری ئەوانیش داوای لێبوور ناکەین کە دوێنێ تەلەفۆنی بۆ کراوە کە پێی بگات پێی نەگەشتووە و ئەمڕۆ ئێمە زیاتر لەوە بۆ کاک محەممەد دەکەین بە پێی توانای خۆمان ئەڵبەت و بەڵێنێک نادەین نەیبینە سەر ئەگەر بەڵێنماندا ئەوە لە پاروی دەمی خۆمان گرتبێتەوە ئەو وەعدا بینە سەر دۆخێکە خراپە هەموو زانین سپاس بۆ خوا کە نەخۆشی کۆرۆنا بە ئاسانی بەسەر گەلەکەمانە تێپەڕی و ئەوەشی ماوە ئیشەڵا زیاتر تێپەڕێ و ئیشەڵا خوای گەورە دەروی خێرەکاتەوە لە گەلەکەمان لێکەوتە ئابوووریەکانی کۆرۆنا لەسەر گەلەکەمان ئاسانەکە و هەژارەکان و میلەتەکەمان بە شێوەیەکی گشتی ئەم دۆخەش تێپەڕێنن و خێر و خۆشی ڕوەکاتەوە میلەتەکەمان. زۆر سپاس. ئازیزان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بەڵام دەمەوێت ئەوەتان بەبیر بێنمەوە یاخۆتەوەتان پێ بڵێم کە سبێنی یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە و بەرنامەی پەیامی ڕۆژ کە ڕۆژانە لە کاتژمێر 9 بۆ کاتژمێر 11 پەخش دەکرا لە ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە کاتژمێر 4 بۆ 6 ئێوارە ڕاستەوخۆ هەموو ڕۆژێک لە خزمەتتانن جگەل لە ڕۆژانی هەینی و دیارە بەرنمەکانی پەیامی ڕۆژ لە ڕۆژانی ڕەمەزاندا تایبەت کراون با مانگی پیرۆزی ڕەمەزان و زیاتر بابەتایینیەکان باز دەکەین ئەگەرچی خاڵی نابێت لە بابەتەکانی دیکە بۆ هیوایی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا پێکەوە بین بە هیوایی ڕۆژێکی پڕبەرەکەت بۆ هەموو لایەک سپاس بۆ بینەریتان تا دووەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە.